ژنێکی بە ساڵاچووی کەس و کار ئەنفال کراوە و تەواوی خوشک و براکانی ئەنفال کراون. ئەو ئێستا بەتەنها لە خانوویەکدا لە ناحیەی ڕزگاری گەرمیان ژیان بەسەر دەبات و هێشتا جامەدانی برا ئەنفالکراوەکەی پاراستووە و دەیخاتە سەرشانی و سوکنایی بۆ دێت. حاجی فەهیم لە ساڵیادی ئەنفالدا لە بەرپرسان تووڕە و نیگەرانە. ئەیوتم هەرچیان بێن خۆیان بادەن جام سیارەکانیان ئەشتێن ئەیتر هەر ئەوەی بێەوە جام ڕەشوست کۆم لە کەس نەکردو بەخوا کوڕەکەی مامجەلالیشان لێ لاوایە کۆم لێ نەکردو ئەوە نەدڵم گەرم و ئەوە نەدڵم گەرم تووڕێیەکەم ئەوە و بۆچی کەل و کۆریان نەماوە لەو دەشتە خانیتیانە کامەسول بۆچی هۆڵێ ناکە لەسەر منزار ئەنفالەکان بۆچی خانی ناکە لەوانەوە. ڕۆژی هەینی ڕابردوو ساڵیادی تاوانی ئەنفال بوو، بەڵام کەسوکاری ئەنفالکراوەکان ڕێگەی مەزاری ئەنفالیان لە گەرمیان داخست و ڕێگەیان نەدا هیچ بەرپرسێکی حزبی و حکومی سەردانی مەزارەکە بکات. هەر بەڵێنی بێکردارە و هیچ ئەویش گشتی لە ڕاستیە وەزیرێکمانەیە و وەزیری شەیدانە من پێرەکە خۆم ڕۆیمە بۆ لای 470 زندان سیاسی ماوە لە هەموو شوێنێکن لە کفرە لە ڕزگاری لەسەر قەڵا لە دووزیشی پێوە هەتا ئیسە دەسیمان پێەکەن ئەمە زەویتانە دەینی و موچە و منحی زندانیانی سیاسی بەس لە 4 هەیە بە لە ڕاستیە بڕۆمان پیان نەماوە. بەرپرسانی کاروباری شەهیدان و ئەنفالکراوەکانی حکوومەت یاریەم ڕەتی دەکەنەوە کەم تەرخەمیان لە ئاست داواکاری کە سوکاری ئەنفالکراوەکان کردبێت. ئێمە وەکو ئەو بەڕێبەرایەتیە هەموو ڕۆژێک و 4 کار دەکەین. ئێمە نازان بۆ ئەو داواکارێنە دەخرێتە ئەو ڕۆژانە دواتر وازی دێنین بۆیە داواکارین لیان کە ئەو داواکارێنێکەوە ئێمە کاڵێنکرد بەداچوونی بۆ کەم بزان کارمان کوریا کاوان نەکردووە و ڕۆژانە بێن داوا بکەن ئێمە بزان داواکارەکانیان ئامانجی گەیتەکوێ گەیتەکوێ نەگەیتەکوێ. حاجی فەهیمی کەسوکار ئەنفالکراو وەک خۆی دەڵێت دوای ئەنفالکردنی کەسوکارەکەی دڵی بە ژیان خۆش نییە. ئای تۆ من کەس و کارم نەماوە خانم بۆچێ ئەوە نیام لە وشکە بلۆکەکە ئەی بۆچیمە بۆچیمە ئەی بچۆ بزانە تەلەڤیزۆنێکم سندە بچۆ بزانە شتێکم سندە ئاخر بۆچیمە بەس خان و ماڵوشتم بۆچیە منێ کەس و کارم لە ژێر پای بەعسیابان بدرێ و کێشەی نێوان کەسوکاری ئەنفالکراوەکان و حزب و حکوومەت یاریەم گەیشتووەتە ئاستێک هەموو ساڵێک لە یادی ئەنفالدا کێشە و مشتومڕ لە نێوانیان دروست دەبێت. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان.